بەڵێ لەم تۆرەدا باس لە کاریگەری گەرماکەین لەسەر جەستە و هەروەها کار و چالاکیەکانی ڕۆژانە بۆ ئەمە بەستە بۆ گفتوگە زیاتر بە میوانداری ئارام خاسرە و پسپۆڕی ڕۆشنبیری تەندروستی بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاگەرام، بەیانی باش، سپاس بۆ ئامادەبوونە. سڵاو لە بەڕێزیشان و سەرجەم بینەرانی خۆشەویست. بەڵێ کاگەرام دەستپێک ئەمەوێ بزانم کاریگەری گەرما تا چەند کاریگەری هەیە لەسەر جەستە و کار و چالاکی ڕۆژانە؟ بەڵێ بەنای خی بەخشندەی مێهرەبان دیارە گەرما کاریگەریەکی ڕاستەوانە هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان. هەموو کاتێ تەقس کەشوهوا گۆڕانکاری مەناخ کاریگەری ڕاستەوانەیە بێ. ئێستش بەرەو ناوچەکەمان گەرما ڕات و کەش گۆڕاوە وەکو پێشببینی کراوە کە ئەمساڵ ڕەنگە لە ساڵانی پێشووتر زیاتر گەرماکە کاریگەرتر بێ. ئێمەی هاوڵاتی خۆشەویست پێویستە هۆشیاری تەوامان هەبێت دەربارەی ئەوەی کە بزانین گەرما چ کاریگەریەکی ڕاستەوانە کاتە سەر تەندروستی مرۆڤەکان. بەو پێی کە کاریگەریەکی تەواوە کاتە سەر فەسلەجەی ئینسان، سەر سایکۆلۆژێتی ئینسان، سەر عەسەب و عەقڵی ئینسانیش لەسەر جەم بوارەکانە کاریگەری ئەبێ. کاتێک کە تەسیرەکاتە بەڵێ کاگارام لە قسەکان کاتێک کە تەسیرەکاتە سەر ئینسان گۆڕانکاری بەڵێ کاریگەریەکات سەر ئینسان گۆڕانکاری لە هۆرمۆنەکانە دروستەکە لە عەسەبی ئینسانە. ئەو کاتە گۆڕانکاری لەسەر حرارەتی ئینسان دروستە بێت، لەسەر فەسەجە ئینسان دروستە بێت، لەسەر عاتیفە ئینسان دروستە بێت. وەکو دیراسەکان ئاماژەی پێدەن تەنانەت کاریگەری لەسەر بواری مەزاج و تااقەت ئینسانەکان و ئەندێشە و بیرکردنەوەی ئینسانەکانەیە، هەروە نەشات و کار و چالاکیشان دابەزێنێ. خودی گەرما کە تەسیرەکات سەر پرۆتینی مێشک، ئەو کاتە ئینسان بەرەو بێتاقەتی هەندێجار بەرەو سەرێشە، بەرەو نەمانی ئیشتەها، بەرەو خاوبوونەوە، نەمانی چالاکی و نەشات هەتا دوایی. وەیە کاریگەریکی ڕاستەوانەیە لەسەر تەندروستی ئینسانەکان. پێویستە ئێمەی هاوڵاتی خۆشەویست زیاتر بە ئاگابین و شیارین کە چۆن خۆمان لە کەشێکی گەرما پارێزین و بتوانین ئەم گەرمایە بەڕێکەین. بەڵێ لە قسەکاندا ئاماژەت بە سەر ئێشە کرد، هەروەها جۆرەکانی ترکاتە و ئازارێکی لە ڕێگەی گەرماوە دروستە بێت، سەر ئێشە و شەقیقە و هەروەها هەوکردنی جمگەکان. چۆن پێویستە تا خۆی لەم گەرمایە بپارێزێ، بە تایبەت ئێمە کە بەرەو وەرزی هاوینە ڕێن پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەدایە؟ بەڵێ شتێکی پێشێت کە باسی ئەوکەین کە چۆن ئێمە هەڵسوکەوت بکەین تەعامل لەگەڵم کەشەوە گەرمە بکەین. هاوڵاتیانی خۆشەویست ڕەنگە زۆر جار بوترێن لە ماڵەکان نەینە دەرەوە، ئەوە خۆی بۆ خۆی چۆنەڵی شتێکی هەڵەیە. بەپێی دراسی تازە ئەڵێ ئینسانەکانە بێ بۆی کە هەڵ بکەن. ئینسان خواوا دروستی کردووە تاقلومەکە هەڵەکە لەگەڵ بارودۆخەکانە، لەگەڵ ژینگەکانە، لەگەڵ مەوسیمەکانە، لەگەڵ کەشەوەکانە، لەگەڵ تەقسەکانە. پێویستە کەشی خۆی تێک نەدا، بۆ نمونە ئیشوکاری ڕۆژانی چۆنە تێکی نەدا، بەڵام هۆشیاری تەواوی هەبێت کە چۆن تەعاملەکە لەگەڵ گەرماکە. بۆ نمونە لەو کاتێک کە زۆر گەرمە بەنیوەڕوانە لەبەر خۆر نەمێنێتەوە، ئەو کاتانەی کە زۆر گەرمە وەرزش نەکە، ئەو کاتانەی کە زۆر گەرمە کاسبە لە بازارە فیتەرێکە هەر پیشەوەرێکە لەگەڵ ئیشەکەی خۆیان بزانێت کە کەمترین گەرمای بێتەوە. پاشان فێنکەرەوەکان زیاتر بەکاربێنێت، چۆن نۆژەنی فێنکەرەوەکان بکەین لەم وەرزی گەرما. هەروەها زۆرترین خواردنەوەی شلەمەنیەکان ئەو شلەمەنیانەی کە مادەی شیرینیان تیاکەمە با بڵێن نسبەتی سوکەریان تیاکەمە، چونکە تاوەکو تاقەی کەمتریان تیابێ. ئێمە پێویستمان لە مەوسمی گەرما پێویستمان بە سعراتی حرارینێ بەڕاستی، پێویستمان بە یەکەی وزەنیە. ئەو کاتە کە ئێمە هاتو شلەمەنیەکی زۆرمان خواردەوە، بە تایبەتی بەستەمەنیەکان، بە تایبەتی ئەوانەی کە با بڵێن ساردەمەنین مۆتەوە ئاسکرێ مۆتا دوایی ئەمانە بخۆینەوە بە مەرجێک لە کاتی زۆر گەرما ساردەمەنی زۆر نەخورێتەوە، چونکە ئەو کاتش دیسانەوە تەشەنجی مائدە دروستەکرێ دروستەکە وڵاتیان خۆشەویست ئاگدار بن. خواردنەوەی بڕێکی زۆر شلەمەنی فێنکەرەوەکان بەکاربێنین و پاشان لەبەر خۆر زۆر نەمێنینەوە و دیسان کەشی خۆشمان تێک نەدەین. ئەوانەی کەروباریان ئافازێت کە لە بەردەم تشکی خۆردا کارەکانیان ئەنجام بدەن. ئەوانە تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو کەسا کە وەکو خۆ ئاماژە و پێکرد چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پلەی گەرمادات. ئەو کاریگەری سلبیانە چین پێست ئەو تاکە چۆن مامەڵە بکە؟ بەڵێ کاریگەری ئەو بەڕێزانی کە بەردەوام ئیشەکان وایە لەبەر خۆرابن، باشترین شتەوەی کە پۆشاکی با بڵێن مۆریح با بڵێن تۆزێ پۆشاکی تەسک لەبەر نەکەن، پۆشاکی لەبەرکەن، هەروەها
کە جەزاب نەبێ بۆ خۆر بۆ تیشکی خۆر بۆ نمونە پۆشەکانەی کە ڕەشن وەرگری تیشکی خۆر ئەمانە زیانیان پێگەێنێ هۆشیاری تەندروستیان نەبێت کە ئەو پۆشەکانە لەبەرکن کە تیشکی خۆر هەڵنامژێ و پاشان پۆشاکێکی با بڵێن فەرەح بێ گوشاد بێ تاوەکو بتوانن لەگەڵ گەرماکە هەڵکەن و هەمیشە زۆرترین بڕی شلەمەنی وەرگرن لە کاتی پێویستە ئیسراحەت بکەن نەگاتەوەی کە کاتێک کە جسمیان تەبەخورەکە عارەقەکە دانیشن بڕێکی پێویست هەر 20 دقیقە جارێک نیم ساعت جاری پێویستیان بەوەیە کە بڕێکی باش لە ئاو شلەمەنی وەربگرن ناو بەناوێکی ساردەمەندەکان بەکاربێنن تاوەکو بتوان لەگەڵ گەرماکە هەڵکەن. بەڵێ جەستەی تاک بۆ فیدباک و هەروە ڕیاکشنی بەرامبەر بە پلەکانی گەرما و هەروە بەرزبوونی پلەکانی گەرما ئارەق زۆرەکاتەوە ئایا زۆرکردنەوەی ئارەق بە دروست دادەندرێت واتە ئەم کەسە تەندروستە کە گەربێت و بەڕژێکی زۆر ئارەق بکاتەوە هەروەها باز لەوە دەکرێت ئارەقی سارد و گەرممان هەیە ئەی ئەم جۆرە ئارەقانە چی؟ بەڵێ دیارە ڕیاکشنی ئارەقکردنەوە یعنی لە جسمی ئینسانە مێتابۆلیزمی و ئینسانێ شتێکی نۆرمەڵە شتێکی طبیعیە لە کەسێکە بۆ کەسێکی تر جیاوازە هەتا لە ژینگەیەکە بۆ ژینگەیەکی تر لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر دیسان بەپێی ئینشەکە و جۆبی کەسەکە کارەکەی چی بێ ئەی گۆڕێ چەند ئێو کەسە لە ئەکشنا بێ لە کار و چالاکیە بێ ئارەقکردنەکەی دیسان کەم و زیاد دەکات هەتا هەندێک جار بەپێی ئایلە بۆ ئایلە ئەی گۆڕێ بوونی ئارەقکردنەوە شتێکی زۆر نۆرمەڵە کاتێک ئێمە وەکو باسمان کرد جسم چۆنەڵێ ئیعازەدا مێشک بە جسم کاتێکە گەرمایە بێتەوە کەسە ڕاستەوخۆ عەسەبی ئینسانەکە لە ناوە میتابۆلیزمی جسمی با بڵێن حەماوەی سیارە بەرزە بێتەوە ئەو کاتە جسمی تەبەخورەکە ئیعازە گەنێرێ بۆ چینەکانی سەرەوەی پێست لە پێستا ئارەقکردنەوە زۆرە بێ ئەمە خۆی بۆ خۆی ڕیاکشنێکە وەڵامگۆیەکە بۆ چۆنەڵێ ڕیسپۆنسێکە بۆ جسم کە وردە تاوەکو لە ناوە ئەو تەبەخورە و حەماوەی کەسەکە هەڵ نەسێ ئۆرگانەکان بە شێوەی ئارەقکردنەوە لە ڕێگەی پێستەوە ئەی کاتە دەرەوە کەواتە شتێکی بەسوودە شتێکی نۆرمەڵە ئەو هاوڵاتیانەی کە ئارەق زۆرەکەنەوە بە تاکی تەندروستیشان باشترە کێشیان نابێ هەندێک جار کە ئینسان زۆر گەرمای بووە لەبەر خۆر و دانیشت و بڵێن گەرمایکی زۆری چەشت ئەو کاتە ئارەقکردنەوە نامێنێت جسم سوورە بێتەوە حەماوەی بەرزە بێتەوە تەبەخور ناکە کەواتە خودی ئارەقکردنەوە نسبەتێکی زۆر باشە بە مەرجێک ئێمە بتوانین بە مقابلی ئەو ئارەقکردنەوە بڕێکی باش لە شلەمەنی وەربگرین بۆ قەرەبووکردنەوەی ئەو ئارەقکردنەوە چونکەوە خوێ و کانزاکانە کانزاکانی جسمی ئێمەیە ئاوی لەشی ئێمەیە کە لە دەستی دەین پێویستمان بۆی کە قەرەبوو بکەین و تاوەکو تووشی وشکبوونەوە نین لە وەرزی هاوینە. بەڵێ بڕی خواردنەوەی ئاوی پێویست چۆنە کە پێویستە تا چەندێک بەشێکی دروست ئاو بخواتەوە لە هەمان کاتە ئەو خۆی کە لە جەستە دەرەچێت لە ڕێگەی ئارەقەوە ئایا بەدیل و جێگرەوەی هەیە؟ بە دڵنیایی تەبانە هەموو کاتێک ئەبێ ئێمە قەرەبووی ئەوە ئەوکەین کە باسمان کرد چونکە بڕێکی ئەوە حەماوەی جسمی ئینسانە کە دەرەکرێ پێویستە ڕۆژانە بە شێوازێکی نۆرمەڵ مرۆڤەکان لە 8 بۆ 12 پەرداغاو بخۆنەوە 8 بۆ 12 پەرداغ کەمتر نەبێ. بەڵێ لەگەڵەوەدا لە سەرتا قسەکاندا ئاماژە بە وشکبوونەوەی جەستە کرد ئایا کە ئەو ئاوەی کە تو ئاماژەی پێکەی 12 پەرداغ ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە تووشی وشکبوونەوەی جەستە نەبێ؟ بە دڵنیایی چونکە جسمی ئێمە ئۆتۆماتیکی بەشێکی زۆری لە ئاوە ئەگەر بکەین بە 3 بەش 2 بەشی ئاوە لە 4 بەش 3 بەشی ئاوە بە هەمان شێوە ئێمە گەرهات و بڕێکی زۆر شلەمەنیمان خواردەوە بە تابەتی وەکو ڕەگەزی ئاوە پاشان لە شلەمانیەکانە لە سەوزەومی و فرێشەکانە بە تابەتی کە مەش دیسان دارای بڕێکی باشن لە ئەو کاتە قەرەبووی ئەو ئارەق و مێتابۆلیزی لەشمان کە لە ڕێگەی چوونە سەر ئاو لە ڕێگەی ئارەقن و لە ڕێگەی هەناسەدان و هەتا دوایی دەریە دەین ئێمە بەتاکی دەو کاتە باڵانسێک دروستەکەین تەوازن و هاوسەنگی دروستن لە جسمی خۆمانە کە بتوانین بە شێوازێکی ڕێکوپێک و ئەدای شوکاری ڕۆژانەی خۆمان بکەین. بەڵێ ئەو میوە سۆزەی کاگارام کە ئەماژە و پێ کردو و قەرەبوویەک دابدرێت بۆ ئەوەی کە ئەو کەسە ئارەقە زۆرەکات و یەخود لەبەر زۆر لە پلەکانی بەرزی گەرمادایە ئایا ئەو میوە سۆزە هەموو جۆرە میوە سۆزەیەکە بێ یاخود دیاریکراوە بە تایبەت ئەوانەی کە ڕێژەی ئاویان زۆرە؟ زیاتروانە کە ڕێژاویان زۆرە با بڵێن سیلۆزیان زۆرە دیسانەوە ئەوانەی کە بڕێکی باش کە شیرینیان کەم بیانێ باش وایە ئەو می و سەوزانە نەخورێنەوە کە شیرینیان هەیە چونکە ئێمە لە وەرزی هاویندا بەڕاستی پێویستمان بە گلوکۆز زۆر نییە پێویستمان بەوەی کە بڕێکی باش لە ئاو بۆ جسمی خۆمان دابین بکەین تا و خەرەبووی ئەو ئاو بکەینەوە کە لە ڕێگەی ئارەق و میتابۆلیزی جسمانەوە دەرەچێت ئەو خۆراکانەی کە بە تایبەتی میوە و سەوزەی فرێشن دیارە ئەوانەی کە نسبەی سوکەریان کەمە لەسەر یعنی خەڵک ئێستا هۆشیار ئەزانێ سێرچەکە ئەگەڕێ خۆی خوێندنەوەی هەیە بە تایبەتی لە ڕێگەی ئەوانیشی کە لە قوتونراوەکان بن هەر ئەزانن کە
خوێندەوی باشەیە کە سەیری محتەواتەکانی بکە بزانێت کامانە کە سوکاریان کەمە ئەوانە بەکاربێنێ. بەڵێ باسمان لە جۆرەکانی مێوە و سەوزە کرد بێمە سەر جۆرەکانی خواردن بەتایبەت ئەوانەی کە بۆمایەکی زۆر لەبەر تیشکی خۆردەمێنەوە پێویستە لە چ جۆرە خواردنێک بە دوور بن کە ئەم جۆرە خواردنەگەر بێت بخورێت تووشی ئازاری گەدەیانەکات. بەڵێ سەرجەمە و خۆراکانی کە لەبەر خۆر بن بەدەر لەوەی کە تووشی ئازاری گەدانەکە ئەگەری تەسەمبوون زۆرە لە وەرزی هاوینا چونکە خواردنەکان زووتر عفونەتەکەن خواردنەکان پێگاتیان زووتر تێگەچێ مەهماکان مەوادی حافزشن تێکرابێ ئێمە کاتێککە باسی سەوزە و میوەی فرێشەکەین تازەکەین لە هەموو مەوسیمێکە باژوای هاوڵاتی خۆشەویست هۆشیاریەوەی بێکە تازە و فرێش بەکاربێنێ بەتایبەتی لە مەوسیمی گەرما چونکە توانای بەگرگرتنی گەرمای نییە خێرا و خواردن تێگەچێت کە تێکیش و ئەگەری زۆرە معڕزە و هاوڵاتێک کە بەکارێنێ بەرەو تەسەمم و ژێرایبوون بڕوە ئەو کاتە بەرەو سکچوونەڕوا بەرەو ڕشانەوە ڕوا دیسان چۆنەڵی شلەمەنێکی زۆر لە جسمی دەرەچێ و کاتە هەندێک جار بەرەو دیایدرێشینەڕوا بەرەو شگونیتەوە کە هەندێک جار ئەبورێتەوە و هەندێک جاریش کە زوو چارەسەر نەکرێت لە ماوەی 24 چەند ساعاتێکە بەرەو مردنەڕوا بۆیە پێویست هاوڵاتی خۆشەویست هۆشیارێکی تەواوی پێویستی هەبێت کە چۆن ئەو خۆراک و میوە و فرێشانە بخوا کە هەمیشە لەبەر خۆرا دانرابن لە شوێنێکی چۆنەڵی پلەی گەرمیان پارێزراو بێت. بەڵێ کاگارام ئەمێ زیاتر لەسەر جۆری خواردنەکان قسە بکەین کە بەشێک باز لەوە دەکەن بەتایبەت خواردنە چاورەکان یاخود خواردنە سوورەکراوەکان بە هۆکاردا دەندرێت بۆ سوکچوون و ڕشانە و ئازاری گەدەی ئەم کەسە ئەمێ درستی ئەم قسەی لە زاری ئێوە بزانین. بە دڵنیای ئێمە وەکو باسمان کرد لە وەرزی هاوینە پێویستمان بە مادە چاوریەکان نییە ئەوانە هەڵەگرین بۆ پاییز و زستان کەشی سار چونکە ئەو کاتە پێویستمان بە بڕێکی چاوریە بۆ دابینکردنی بڕێکی سعراتی باش لە چۆنەڵی گەرمی لەشمان دابین بکە لەم کەشاتە ناپێویستمان بە زیاتر بە بڕێکی باش لە ئاو هەیە ئێستا هەر تۆ تەماشای سروشتی حاڵ بکە بە هاوینە زیاتر شووتی و کاڵەگەیە ئەو میوانەیە کە زیاتر ئاویان زۆرە بەڵام لە زستانە سەرەکەی پرتەقاڵ و مزرەمەنەکان زیاترە ڤایتامینسی کە پێویستە بۆ چۆنەڵی پلەی گەرمی لەشمان کەمانە زیاتر پێویستن بەپێی کەشەکان یانی هەر بە تەبی حاڵ سروش پێمانەڵی کە لەم وەرزا ئێوە پێویستان بە بڕێکی باش لە ئاو هەیە پێویست هاوڵاتی خۆشەویست پەنا نەباتە بەر زیاتر چۆری و کۆمەڵی خواردنی قۆرستاوەکو بە دوور بێت لە ڕشانە و سکچوون و تەسەموم. بەڵێ تەمەن و هەروەها ستەمی بەرگری دەستەی ئەو کەسە تا چەند ئەمجانە کۆنتاکتیان بێکەوە هەیە بەرامبەر بە مانەوە لە بەردەم تشکی خۆر دەلاوانەیە بەشێک لە منداڵان تحملی ئەویان نەبێت توانەی ئەویان نەبێت بۆ ماوەیەکی زۆر لە بەردەم خۆردا بمێنەوە ئەمانە کۆنتاکتیان هەیە بێکەوە یاخود جیاوازە. بە دڵنیایی تەمەن کاریگەریەکی ڕاستەوانەی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ لە هەموو کاتێکا بە تایبەتی لە وەرزی گەرما وەکو دێراسە کراوە تەبەن بە ئۆتۆماتیکی مناڵ هەمیشە پلەی گەرمی بەرسرە تاو کەسی بەتەمەن چونکە مناڵ لە نەشاتایە لە چالاکیایە بەرەو گەشە ڕوە پلەی گەرمی ئەگەری زۆر جار بەرسر بێتەوە کاریگەری ڕاستەوانەیە بێ کەسی بەتەمەن کەمتر دیسانەوە کەسی بەتەمەن و کەسی مناڵ لە خاڵێکا یەکەگرنەوە کە هەردووکیان لە یەک قوی مەناعیان پێویستیان بەوەیە کە زیاتر چاودێری بکرێن چونکە ئەم دوو سنفە ئەم دوو پۆلە کەمترین مەناعیانە بەرامبەر گەرما پێویستە ئێمە هاوڵاتی زیاتر خەمی بە ساڵاتچۆکان و خەمی مناڵەکانمان بخۆین چونکە مەناعیان کزە لە گەشان بەرەو سەرەوە ئەڕۆن بەرگەی گەرمای زۆر ناگرن پێویستە کەشێکی وایان بۆ دابین بکەین کە بتوانن هەڵکن لەگەڵ جەوی گەرما. بەڵێ باز لەوە دەکرێت ئەوانەی کە شەکریان هەیە هەست بە گەرما ناکەن وێ بزانم ئەمە دروستە؟ نەک هەست بە گەرما ناکەن ئێستا بەڕاستی بە پێچەوانە وەرزی گەرما زیاتر کاریگەری لەسەر ئەو نەخۆشانە بێ کە شەکرەیان هەیە و نەخۆشیە درێژخانەکانیانە زەخت و شەکرە و حتا قەڵەیوە تا دوایی و کۆمەڵشی تریش ئەمانە کاریگەریان ئەوانەیە کە بەتابەتی هەناسەتنیان هەیە کێشەی گورچیلیان هەیە کێشە سیەکانیان هەیە زەخت و شەکرەیان لەگەڵای هەتا نەخۆشیەکانی دڵیان هەیە ئەمانە دەرکەوتو کە زیاتر کاریگەریە ئەو کەسێک کاڵن شەکرێتی خۆی هەست بەوە ناکا کە گەرمای بێ ئەو خۆی بۆ خۆی بەڕاستی چونکە معادلەی جسمی تێکچوو هۆرمۆنەکانی یعنی بە پێچەوانە وەکو وایە سیارێک تێکچوو بێ بەڵام لە دژمۆڵەکە ئیشارەت پیشان نەدا ئەمە مانایەوە نیە کە کەسەکە تەندروستە مانایەوە کە چۆنەڵێ تەنانەت چۆنەڵێ ئۆتۆماتیکی ناتوانێت لەسەر دژبوڵی جسمی خۆی بە شێوازێکی نۆرمەڵ ئیشارەتەکان پیشان با تاوەکو کە خەمی خۆی بخوا کەواتە کەسی شەکرە کەسی نەخۆشی درێژخایەن ئەو کەسانی کە کۆمەڵ هێتا ئەدویە و دەرمان بەکارێنن زیاتر پێویستە ڕێعایەتی خۆیان بکەن لە وەرزی گەرما لە کەسێکی ساخ. بەڵێ
بەشێکیان بۆ ئەوەی کە پارێزراو بن لە تیشکی خۆردا دەست و پەنجیان یاخود دەمچاویان زوو تەڕەکەن ئەگەر پێوێتە سنووری زیادە ڕۆیکردن لە دەست و پەنجە تاڕکردن یاخود دەمچاو تاڕکردن ئەمە تەندروستی ئەم کەسە بە تەندروست دادەنرێت زیانی بۆ پێست و جەستی ئەم کەسە نابێت گەربێت و زوو دەستی تەڕ بکرێ. بەڵێ ئاماژەمان بە شتێکدا یعنی جسمی ئینسان دیراسە کراوە تا ئەقلومەکە یعنی چۆن ئەڵێ ئەدەپتەیشنەکە تەکەیوفەکە لەگەڵ بارودۆخەکانە پێویستە مرۆڤەکان هەمیشە نیکن بە جۆرێک وەکو بڵێ وەزوەسە وا بزانێ بەردەوام دەموچاوی تە بکاتەوە شتێک باشە بە پێچەوانەوە هەندێک جار کە جسمی ئینسان تەبەخورەکە هەتاوەکو تەڕێکی ڕەنگە جسمی تۆ چۆن ئەڵێ و کاتە مدمینە بێ وەڵامگۆیەکی نامێنێ خۆی ئیش لەسەر خۆی بکە خۆی بەڕێ بکە خۆی چۆن ئەڵێ خۆی سیاغە بکاتەوە پێویستە بە شێوازێکی نۆرمەڵ یعنی ژیانی خۆت تێک نەدەی بەڵام لە وەرزی گەرما حەمامکردنەکان زیاتر بکرێ بە نمونە ڕۆژانە خۆمان شوێن باشترە بە ئاوێکی فێنک بێ دیسانەوە خواردنەوەی بەستەمەنیەکان بەستنی ئاسکرێم مۆتا ئەمانە تا دوایی خواردنەوەی بۆ نمونە زەڵاتە ئەمانە زۆر باشە شلەمەنیە فرێشەکان ئەمانە شتێکی باشە بەڵام بەردەوام خۆتەرکردنەوە بیکەین بە جۆرێک لە وەزوسە ئەوە ڕەنگە زیاتر جسمی ئێمە تەبەخور بکە ئەو کاتە هەندێک جار جۆرێک لە هەستیاری پێستی دروست بکە. بەڵێ ئەو خۆپارێزی چیە کە پێویستە تاک لە شوێنی خۆی ئەنجام بدات تاکو هەم تەندروست بێت هەم لە تیشکی بەهێزی خۆردا بە دوور بێت جگەلەوەی کە باست لە پۆشاکە کرد هەروەها لە کڵاوەکان ئایا خۆپارێزێکی تر هەیە کە تاک پێویستە ئەنجامی بە؟ بە دڵنیای جگەلەوەی کە پۆشاکی گونجاو لە بەرکەوەکو باسمان کرد پۆشاکە تەنگ نەبێت پۆشاکی فەرع بێ و دیسانەوە چێکردنەوەی فێنەکەرەوەکانی ماڵەوە بە تایبەتی هەتا ئەوانەی کە لە سیارە زۆرترین کات شۆفێریەکەن یعنی حسابی تەبریدی خۆیان بکەن و زۆر جاریش محالە بکەن لە کەشی کراوە جامەکان بکەنەوە و هەمیشە هیچ کاتێک هەوڵ بێن مناڵەکان بە تایبەتی لە سیارەی داخراوە جێ نەیاڵن چونکە بەڕاستی حماوەی سیارەکە بەرزە بێتەوە نەفەسی تا نامێنێ و کاتە ئۆکسسیجینی تا نامێنێت کە وەکو ئەبیسین بەداخەوە زۆر جار کارەسات ڕووەدا مناڵ و کەسی بەتەمەند جێ نێڵین لەو شوێنانەی کە بە تایبەتی هەوا گۆڕکەی تیانێت لە ناو سیارە شوێنی داخراوە و پاشان محاولە بکەین لە شوێنی داخراوە لە شوێنی لە کاتی زۆر گەرما ئێمە وەرزش نەکەین بە بیانووی کە وەرزشتێکی باشەوە تا دوایی محاولە بکەین لەو کاتانە بەیانیان زوو یا شەوانە وەر کاتێکیش کە وەرزش بکەین محاولە بکەین بڕێکی باش لە شلەمەنیەکان بخۆینەوە کەوانەیە کە سەوزە و میوەی فرێشن و ئاوێکی باش بخۆینەوە هەر 20 دقیقە جارێک تاوکو ئێمە قەرەبووی ئەو ئاو شلەمەنی بکەینەوە کە لە کاتی وەرشەوە لە کاتی ئەکشنی ڕۆژانەی خۆمانە لە دەستێدەین. بەڵێ بەشێکی زۆر کە ئێمە گوێبیستیەوە بین بەکارهێنان دژە خۆرە کەناڵەکەی بەخۆیتی دژە خۆرەواتە دژی تشکی خۆرە ئایا ئەم دژە خۆرەی کە تاک بەکاری دێنێت ئەو پارێزێ پێست ئەو پارێزێ لەو تیشکی خۆرە دروستی شە ڕۆژێ بەکار بێ؟ بەڵێ دراسە کراوە هەندێک جار پێویستە بۆ بەتابەتی خانمان کە ئەوان پێسیان ناسکترە بەڵام نایشارینەوە وڵاتانی خۆشەویست ئاگادار بن زۆر جار چۆنەڵێ بەکارهێنانی ئەو دژە خۆرە ئەبێتە مای زیان بەدەلەوەی کە هەستیاری بۆ پێست دروستەکە جسمێ میسانە ڕێگرە بێ منعی ئارەقکردنەوە کە ئەو کاتەکە ئێمە باسمان کرد خودی ئارەقکردنەوە شتێکی نۆرمەڵە شتێکی باشە یعنی شتێکی پۆزتیڤ بۆ جسمی ئینسان بوونی دژە خۆر هەندێک جار ڕێگری لەو ئارەقکردنەوە کە ئەو کاتە ئێمە لە جیاتەوەی ئارەقکردنەوە لە ڕێگای پێستەوە جسمان تەبەخور بکە چۆنەڵی فدیای حماوەی ناوەی داخلی خۆمان بکەوین کە مادام ئارەقکردنەوە نەبووە ئەو کاتە لە ڕێگەی زدی خۆرەوە ئەو کاتە زیانمان پێگەێنێ بەڕاستی چۆنەڵێ لە ڕێگایەکی ترەوە ئێمە زیان بە تەندروستی خۆمانە گەین بۆیە باش وایە زدخۆرەکان بەکارنێ تەنها لە هەندێک حاڵەتا بۆ هەندێک خانمان کە یا ڕێگەیەکی زۆرەکەن یا پێویست بە ئیشەکەی بکە ئەویش بە نسبەتێکی دیاری کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاگارام حەسرەوە پسپۆڕی بروشمگیری تەندروستی بەشێک ڕاستەخۆ لە هەڵبجۆ لەگەڵمان بووی سواز بۆی کاتت بێمە بەخشی